ئەو یەکبوونەی کورد، ئەو هەستەی کورد کە دەبێت تەنیا متمانە بە خۆی بکە، بەرگریەکانی خۆی بەکاربێنێ، فێر بێت کە خاکەکەی بپارێزێ، سبەی دوو سبەی ئەمریکا و وڵاتانی تر دەکشێنەوە لەوێنین، کورد دەبێت فێر بێ خۆی پارێزێ و ئەمەی تاقی کردەوە. ئێستا شەڕی دوولایەن هەیە، کۆنگرسی ئەمریکا هاتوۆتە سەرهێڵ، ئوروپا هاتوونەتە سەرهێڵ، کورد سەرماندی لەسەر خاکی خۆی دەوەستێ و پشتیوانی خۆی هەیە، هەرەوەزی نەتەوەی خۆی هەیە. هەر شێوە ڕێکەوتنێک لەم قۆناغەدا بە چاودێری ئەمریکایەکان، ئوروپایەکان، کۆمەڵگەی نێودەوڵەتی بە باوەڕی من بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان قازانجی گرنگی دەبێت. ئێمە ئەچینە بارودۆخێکەوە لە سووریا، ئەگەر کورد بە کۆمەڵێک واژوو ڕێکەوتنی یاسایی لە ئەسلی وڵاتدا لە سووریا بچێتە ئەم بارودۆخە، ئاڵۆزەی کە دێتە پێشی قازانجی گەورەتر دەکا پاش ئاڵۆزیەکان، چون جەنگی گەورە لە سووریا بەڕێوەن، لە نێوان عێراق و سووریەدا جەنگی شیعە و سوننەی گەورە بەڕێوەن، بابەتی ئێران بەڕێوەیە، کورد دەبێ پاشەکشەیەکی نەرم بکە، کۆمەڵێک ڕێکەوتن بکە، نێو ماڵی خۆی بپارێزێ، نەچێتە جەنگی دوولایەنەکە و بگەڕێتەوە بۆ نێو ماڵی خۆی وەک ئێستاکە کۆمەڵگەی کوردستان لە هەر چوار پارچە داوای دەکەن و هاوکات خۆی ئامادە بکات بۆ قۆناغی پاش ئەم جەنگانە، چون لە قۆناغی پاش ئەم جەنگانە بابەتی دروزەکان، عەلەویەکان، بابەتی کورد، سوننەکانی سووریا، سوننە عەرەبەکانی سووریا ئەمە سەر هەڵدەداتەوە، باڵانسی هێز دەگۆڕێ، هاوسەنگی هێز دەگۆڕێ. لەو هاوسەنگی هێزەدا کە دەگۆڕێ، کورد بە کۆمەڵێک دەستکەوتی یاسایی و بچێتە نێو ڕێکەوتنەکانەوە قازانجی زۆر گەورە دەکات.